هەموو ساڵێک وەکو نەریتێکی خۆمان هەڵ ئەستین بە پێشوازیکردن لە قوتابیانی پۆلی یەکەم کە یەکەم ساڵی خوێننیانە بۆ قوتابخانە و یەکەم هەنگاویانە بەرەو قوتابخانە. ئێمە هەڵ ئەستین بە ئەنجامدانی چەند چالاکیەک بە یارمەتی بەڕێوەبەر و یاریدەدەرەکان و مامۆستایان بۆ پێشوازیکردن لە قوتابیان، ئەویش بە ڕازاندنەوەی قوتابخانە و هەروەها بە چەند چالاکیەکی هونەری لەلایەن مامۆستایانی مۆسیقاوە کە هەڵ ئەستن بە ئامادەکردنی گۆرانی و مۆسیقا بۆ قوتابیان. ئەم ئیشەی ئەم بەیانە بینیتان بیرۆکەی من بوو بەڕاستی ئەوەی کە بینیتان ئەم کاغەزە و ئەم دڕانە ئەوە بوو کە لێمان نووسی بوو نا بۆ بەربەز لە بەردەم خوێندن، یعنی هیچ بەربەستێنیە لە بەردەم خوێندنی مناڵە. دوای ئەوە وەکو مفاجئەیەکیش بوو کە ئێمە دوای ئەوەی کە ئەو کاغەزە دڕێنرا و داخلی مەکتەبەکە بوون، قوتابخانەکە بوون کە نەیان بینی بوو. بەرهەمی خۆماڵی زیاتر بە بازار جیهانی دا و ناوخۆیی دا بەهایەکی گونجایشی و یە ساحەیەکی بێتە دروستکردن و ئامادەکردن ji bo firoşiyar û her wasa yê baş ew berhemekî nîv yê firêş ji bo xelkê bite dapînkirin bi kaliteyeka baştir. UNESCO saw an opportunity in this area, Baggéڕa, near the vicinity of Duhok. It's known for fabulous agricultural products, fruits, nuts, dairy products. And we saw that there was a possibility by training groups of women in skills around how to produce goods for sale with agricultural products, that they might then create economic opportunities for them. ئێمە وەکو کۆمەڵی خۆبەخشانی سۆران کۆمەڵە گەنجێکن خەڵکی شاری سۆرانین ماوەیە کە بە دەستمان کردەوە بە کاری پاککردنەوە بۆ ئەو شوێنانەی کە تایبەتی بڵێن بڵێن شوێنە گەشتیاریەکان ئەو شوێنانی کە لە ڕادە بە دەرپیسن و بەڕاستی پێویستە ئاوڕێکیان لێ بدرێتەوە. ئەوانەی کە سەردانی شوێنە گەشتیاریەکان دەکەن حەز بە بەپرسیارەتی بکەن چیتر شەرم لەوە نەکەین کە ئێمە قوتابی زانکۆ قوتابی پەیمانکەین شەرم لەوە بکەین کە زبڵێک کۆ بکەینەوە. بەڕاستی ئەوە عیبەیە بۆ هەمومان. ئەمە دەبێتە سەرەتایەکی باش بۆ خێزانێک بۆ وەرگەشتکردنێک لە هەر شوێنێکدا دەبێت خێزانەکان بۆ شارکردنەوە و هەروەها بۆ تەواوی ئەو خێزانانەی لە گەشتدان وەکو دەرسێک وایە ینی وەکو خاوێنکردنەوەیەکە بۆ خێزانەکان و بۆ هەموو ئەوانەی کەوا لە گەشتدان دەتوانین ئەوانەیەشیان پێ بڵێن لەبارەی ژینگەوە لەبارەی هۆشارکردنی ژینگەوە